ئێمە وەک کۆمەڵگەی پەروەردەی گەشە سەر بە دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و خوێندن کە دامەزراوەیە کە چەندەها ساڵ لە بواری پەروەردەدا خزمەت دەکات لقی سەرەکی لە شاری هەولێرە و تاکە لقی لە شاری سلێمانی کۆمەڵگەی پەروەردەی گەشەیە. ئەمڕۆ لەم ئیڤێتە جوانە بە خۆشحاڵیەوە ئاهەنگی سەرکەوتنمان دەگێڕین بۆەوەی ئەوەی کە یەکەمی سەرئاستی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2024-25 خوێندکارێک بۆ لە کۆمەڵگەکەمان لەگەڵ ئەوەشا ڕێزلێنان پێشکەشی هەموو خوێندکارە نمرە بەرزەکان دەکەین. پلانتان چییە لە ساڵی داهاتووشە یەکەمی هەرێم هەر لە لای خۆتان بێت؟ ئێمە ئەم ساڵ ڕاستە یەکەم لە لای خۆمان بووە بەڵام بۆ ساڵانی پێشووتریش هەر لە دەیەکەمی سەرئاستی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە خوێندکاری خۆمان بوون بە هەمان شێوە بە گەرم و گورتر و گروتینێکی زیاتر بەردەوامە بین ئینشاڵڵا بە ساڵانی داهاتووش. ساڵانی داهاتووە یەکەم نەبووە دووەم و سێمیتان هەبووە یا چی بووە؟ دووەممان هەبووە سێم چوارەم بەڵام ئەم ساڵ لە کۆی گشتی هەموو خوێندکارەکان سەرئاستی هەرێمی کوردستان لە قوتابخانە ئەهلەکان ناحکوومیەکان تەنها لای ئێمە خوێندکارێک بە ناوی کاکە ئارتین شادەوەی پلەیەکەمی بەدەستهێنا هەڵبەت دوو خوێندکاری تریش لە خوێندگە حکوومیەکانە بە هەمان شێوە پلەیەکەمیان بەدەستهێناوە. بەردەوام ڕخنەوە لە قوتابخانە ئەهلەکانە ژیریە کە قوتابی یەکەمی تیانایە بەڵام جارە لە لای ئێوە تایە بوو لە ساڵانی ڕابردووشە تیای بۆ خۆی کە باسیەکەی ئەمە واکە کە ساڵانی داهاتووش بۆ شێوە بێ یا چ پێوەرێکی بۆ گرتنی قوتابی؟ بە ئەکیدی ئێمە تەبان دەستخۆشەکە بۆ مامۆستایانی قۆناغی دوانزەمان بە تایبەتی بە هەمان شێوە قۆناغەکانی خوار ئەو قۆناغە پۆلی 11 کە ئامادە ئەکرێن بۆ قۆناغی ئامادەی بە هەمان شێوە لە قۆناغی بنەڕەتیەوە ئێمە بنچینەیەکیان بۆ دروست دەکەین بۆ ئەوەی کە بتوانن توانای خۆیان بدۆزنەوە ئاستی زانستیان بەرز بێت تا بگەن بەو ئاستە باشەی کە بە نەتیجەیەکی باش بە ئەنجامێکی باش قۆناغی ئامادەی تاو بکەن و بچنە ئەو بەشەی کە خوازاری خۆیانە.